وەکارێکی دیکە لە هۆکارەکان ئەوەی کە خوای گەورە تاوانتی پێ بسڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی من أكل طعاما ثم قال الحمد لله الذي أطعمني هذا من غير حول مني ولا قوة غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک تیکەیەکی نانی خوارد بۆ نەفسی خۆت چێژت لێ بینووە، بۆ سوودی لاشەی خۆت، بەڵام پاشە وجاوتت الحمد لله الذي أطعمني هذا من غير حول مني ولا قوة غفر له ما تقدم من ذنبي. هەر کەسی ئەم دوعایە بخوێنێ پاش ئەوەی کە خواردنێکی خوارد، ئەوە خوای گەورە تاوانەکانی خۆشە بێت. و لە ڕوایەتێکی دیکەیە فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لبس ثوبا پۆشاکێکی تازەت کڕیوە، قەمیسێکە، پانتۆڵێکە، کراسێکە تازەت کڕیوە ئەیکەی بەبەرت، قەڵێ الحمد لله الذي كساني هذا من غير حول مني ولا قوة غفر له ما تقدم من ذنبي. تۆ بۆ خۆت نانەخۆی و پۆشاکی جوان نەکەی بەری خۆت، بەڵام چونکە لە پاش ئەم پۆشاک لەبەرکردنەوە ئەم نان خواردنە زیکرێکی خوای گەورە ئەکەی، سوپاسێکی خوای گەورە ئەکەی، حەمدی خوای گەورە ئەکەی، خوای گەورە تاوانەکانت خۆشە بێت. بۆیە هەر پۆشاکێکی تازەت کڕی، هەر نانێکت خوارد، سوپاسی خوای گەورە بکە بەشک و خوای گەورە تاوانەکانت خۆش بێت. و جاری وایە خوای گەورە لێت خۆشە بێ بەهۆی موسیبەتەوە، تاوانەکانت ئەسڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمى ما يصيب المؤمن من نصب ولا وصب ولا هم ولا غم ولا حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطايا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک تووشی نەخۆشیەک بوو، نەخۆشی بە ئیرادەی خۆت نییە، خوای گەورە تووشی نەخۆشیەک دەکات، خۆش دێوێ هەیتەوە لێت خۆش بێت، بەهۆی ئەو نەخۆشیە تاوانەکانتە وەرن، یان ماندووبوونێک لە کار و کاسبی خۆت دێیتەوە، تۆ ئەهلی طاعەت و ئەهلی قیبلەتی، بەهۆی ئەو ماندووبوونەتەوە خوای گەورە تاوانەکەت خۆشە بێت، یان تووشی غەم و پەژارەیەکە بی، خوای گەورە بەهۆی ئەو غەم و پەژارەیە بلێت خۆشە بێت. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر دڕکێ بچێ بەدەستا، دڕکێک یەک دڕکێ جاری وە ئاو هەیەکی لێکی ئەڕوات، ئیلا ئەبێتە هۆی ئەوەی خوای گەورە تاوانەکانت خۆش بێت. بۆیە برایان عەزیزان، خۆمان پەروەردەکەین لەسەر ئەوەی دائیمەن بە دوای ئەو شتانەیە بگەڕین کە تاوانەکانمانە سڕێتەوە. معلومە هیچ کەس لە ئێمە ناتوانێت دەستبەرداری تاوان بێت، بە هەر حاڵەبی هەر تاوان ئەنجامە دەین، بەڵام با بە ئیرادەی خۆمان بتوانین تاوانەکانمان بسڕینەوە، با بگەڕێنەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژی قیامەت وەکو نیشانەیەک بین لەبەر چاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوەندە جوان بین، ئەوەندە پاک و بێگەرد بین لە حوزوری خوای گەورەیە، هیچ تاوانمان لەسەر نەنووسرا بێت، هەرچیە بێ سڵا بێتەوە. بە ئەو نمونە جوانە بین لە دنیاە و ئەو نمونە جوانش بین لە قیامەتە.